ئایا حەزەکەن بە کاتێکی کەمتر تێگەیشتنێکی زیاتر نمرەیەکی بەرزتر بەدەستبێنن؟ سڵاوتان لەبێ قوتابیان و خوێندکاران و مامۆسانی خۆشەویست. بۆچی نمرە گرنگە؟ چونکە نمرەکەت پێمان ئەڵێ ئاستی تێگەیشتنی تۆی ئازیز لەو بابەتە چەندێکە. ئاگادار بن نمرەی بەرز و نزم پەیوەندی بە زیرەکی و تەمبەڵی تۆ نییە، بەڵکوم پەیوەندی بە ئاستی کۆششی تۆی خۆشەویستەوە. لەم ڤیدیۆیە لە خزمەتی ئێوەی بەڕێز 4 بارودۆخی زۆر باوی ناو قوتابیان و خوێندکارانتان بۆشی یەکەم. بارودۆخی یەکەم هەر ناخوێنێ چونکە زۆر ماندوو بووە و تااقەتی خوێندنی نەماوە چکە نازانێت چۆن بخوێنێت. بارودۆخی دووەم ئەخوێنێت بەڵام نمرەی باش بەدەست نایەنێت، وردە وردە بێزارە بێت لە خوێندن و واز ئەهێنێ چونکە ئەڵێ ئەو هەمووەم خوێند و کەچی نەتیجەم هیچ نەبوو. بارودۆخی سێم نمرە بەدەست دەهێنی بەڵام کاتی زۆرت پێچێت بۆ خوێندن و لەوانەشە بڵێ وەڵاهی ئەو خوێندنەی کە من کردم هی ئەوە نەبوو ئەو نمرەیە بینم، حەقی زیاترم هەبوو. بارودۆخی چوارەم لە هەندێک وانە باشی بەڵام لە یەک یان لە دووانە گرفتت هەیە و نازانی چۆن بخوێنی و نمرەت باش نییە. بۆ چارەسەری هەموو ئەم گرفتانە و یارمەتیدانی تۆی ئازیز بە شێوەیەکی پراکتیکی و ڕاهێنانی چاوەڕێی باشترین پەرتووکی ڕاهێنانی کۆشش بن. لە پەرتووکی کۆشش 5 تەکنیک و ڕێگای نوێ فێرەبی بەو هۆیەوە دەتوانی بە ئاسانترین شێوە و کەمترین کات بخوێنی و فێر ببی و نمرەیەکی بەرزیش بەدەست بهێنی. هەر ساق بن.